بەناوی خوا بەخشندە و میێرەبان ستاوتە نەبێ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام من عیمران ئەمیر خۆشحاڵم جارێکی تر لە نێو شاری هەولێر بە ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. خەریکە ساڵ دەگۆڕێت و ژمارەکانیش لەگەڵیا دەگۆڕێن و دەبێت بە ساڵی 2020 بۆ ئەمڕۆ بە پێویستم زانی بسمە نێو هاوڵاتیان و بزانین ئاخۆ کاتی گۆڕینی ساڵەکان و گۆڕینی ژمارەکان هی ئەوەیە هاوڵاتیان ئاهەنگ و خۆشی بجێڕن یاخود دەبێت لەگەڵ نوێبوونەوەی ساڵ هاوڵاتیان چی ئەنجام بدەن. ئەمڕۆ پرسیار لە هاوڵاتیان دەکەم بزانین ئاخۆ گۆڕینی ساڵ چ گۆڕانکاریەک بە ژیانیەوان دەخا ئەوان سپامێکیان هەیە لە کاتی گۆڕینی سەری ساڵ بزانین پلانەکانیان بۆ ساڵی نوێ چییە. تاوتوێن پرسیارانە لەگەڵ هاوڵاتیانی شاری هەولێر دەکەم ئێوەش بینەر و بیسەرمان بن ببینین بزانین هاوڵاتیانی شاری هەولێر چیمان پێ دەڵێن. فەرموون لەگەڵماندا بن. باشە پێم بڵێ ساڵی ڕابردوو بەگشتی ساڵێکی چۆن بۆ بەڕای تۆ؟ ساڵێکی تا بڵێ ناخۆشی بێمەعاشی بێنەفتی بێکاری وڵی سارێکی نەهامەتی بوو با بەرمێنێک نەفتی بدەنە خەڵکی برایەکەم سەری ساڵی نەکەن ساڵێک لە تەمەند بڕوە ئەگە لەسەر کاری چاکە بەردەوام بی حەقە خۆشی لێ بخوازی بەس ئەگە لەسەر کاری خراپە ئیوەی نییە خۆش لێ بخوازی. ساڵی نوێە ساڵێک لە تەمەنمان ڕۆی چ پامێک تێ لەم ساڵەیە تۆ دەتەوێت تاچەند شادومانی بە گۆڕینی ساڵ دڵت خۆشە؟ پەیامی من ئەوەیە هیچ دڵم خۆش نییە. بۆ؟ دڵخۆشی لە تا چی 27 ساڵە بەنسبەتە من بعد ساڵی نوێ بێ ساڵی نوێ بابێت بە لۆچینی فەقیر ساڵی نوێ چییە؟ بەنسبەتەن بەس ڕقەمەکەیە باز ڕقەمەکە هیچ کە نییە. لۆچینی دەورە من خۆشە دەگەڕێ دەسوڕێ لۆچینی مەسوول و ئەوانە خۆشە لۆی بەس لۆ فەقیر هەوچی خۆیتی باز ساڵی نوێ بێ بەس وچی گوتنی ئەگە ساڵ نوێ بەزە بەکاری باشە و بەکاری خراپە بەکارنێری بکاری باشە بەکاربیینی ئەوە شتەشکەیە. باشە پێم بڵێ ینی بۆ چینی فەقیر ینی ئەم گۆڕینی ساڵە هیچ ئیسفادەی بە فەقیر ناگەێنێ بەس حەفلە و ئاهەنگەکانی شەوی سەری ساڵی دەوڵەمەندەکان دەبینن بەس دەوڵەمەندەکانە گۆڕینی وەکو خۆم هیچ حەزەکەم لەوەی نییە کە بسمە شوێنی دەوڵەمەندا بەس خۆشی نییە. حتا ئێستاوە 5 ساڵە بەرمی نەفتەکان تەوزع نەکردی ئاخر خۆشی چ بدینم ئەم لەو شارە خۆشی چ بدین لەسەر نەوت دەژین زێڕە هەموو وڵاتان پێخەنی بووینە ئەو خاکە نیوەی فرۆشراوە هەمووی فرۆشراوە دەورەمان دەژی برا مەسوول لی تێکسیتن فەقیر چ دەکا فەقیر لێرە وێرانە بێ مەسوولەکە ئەڕوا ئەم چ خۆشی بدینم لێرە ئەمن وەکو کرێچیمە 5 ساڵ 6 ساڵە خێرزاندارم دوو مندایشم هەیە کچی کوڕەکەم هەیە بەس خۆشیم نەدیتە دایکەچی نەخۆشم هەیە بەس خۆشیم نەدیتە خۆش لێ چ بدینم دەبینم ئەگە بەس مەشەقامەت مهمەکان بەس سیارێک زام ڕۆشون بۆ ساڵی ڕابردوو بەڕای تۆ ساڵێکی هیچ ساڵێک باش نەبووە 27 ساڵە باش نەبووە یعنی ئەو سار چێ بریم سارش کە باشتر بوو ڕاستە 2012 و 11 دا پارەی باشە بوو ئەوش خەتای حکوومەتی بوو لەو پارەی باشە بوو بندیواری زۆر کردبوو پارە زۆر کەتەکەتە بازار بندیواری زۆرە یعنی کابراایك لە مارەدا دەنیشی مانجی 1 ملیۆنی هەیە لە مارەدا دەنیشی وەکە چیم فەقیر کرێ پارچە هەر دەچینیە نوۆی بەیانی دێمەتە نوۆی شەو زار سەعات دەچمەوە مارێ سەعات 11 ئێوارە شەو نان دەخۆم یعنی ئیسراحەتم نییە لەو فەقیر هەر ئەو حالەیە بەس دەوەی کرێخانی پێ بدەم بەس کرێخانی پێ بدەم کاکە سەری ساڵ ئیچینی هەژار و فەقیران نییە با ڕاستیەکەت پێ بڵێم سەری ساڵ ئی ئەو کەسانەیە کە وەزعیان باشە کە یعنی
ست پێ بڵێم گوزارە باش هەتا سبێ ناسنەوە ماڵێ ئیمە یەکیا کە سەری ساڵ خۆ ئیمە نییە جانەکەم فەقیران نییە فەقیران نییە با بەرمێنێک نفتی بدەنە خەلکی برایەکەم سەری ساڵی نەکەن با بەرمێنێک نفتی بدەنە خەلک 5 ساڵ نفتر وەگرتیان ئەو هەموو پارەی بەو گلۆپە درایە ئەو پارەی بە گرۆپە درایە بە نفت برا بدێ ئەو خەڵکی زۆر شریفتر نەبوو سەرێ ساڵ ئەکە دڵمان خۆش بی دەگێڕین ئەگە دڵمان نەخۆش بی طبعا نەوە دەگێڕۆن سەرێ ساڵ دڵی خەڵکی چۆنە ئێستا دلی خەڵک هەیە خۆشە هەیە خۆش نییە دڵی تۆ چۆنە دلی من الحەمدە خۆشە یعنی مشکلە نیە الحەمدلله بەس زانت چیە یعنی تو کابرا هەیە دەوڵەمە حەفلەی دەگەڕی دەبی فەقیج ئەو حەفلەی بگێڕی دلی فەقیجی خۆش بی ینی دەبێت هەموو چینەکان بێکەوە بن لە دەبی هەموو یەک بێ هەموو حەفلەی وێکڕە بگێڕی بۆ سەری ساڵ سەری ساڵ فکرکەوە تو سارێک لە ژیان ڕۆی لەو سارێک چت ساندیە چت کردیە چۆن بەڕێ کردیە ئەوە گرینگە ئەوە گرینگە نەوەک حەفلە بجێڕی دوایە تو 4-5 سارە نفتش عقبە بەرمێ نفتش نەدایتە تو دەرت بە چ خۆشە هەزار مارمان هەیە لە بێ نفتی بەتانینە بە خۆدادا سەری ساڵی چی و عالیتی عالم دریگە لە خۆشە سەری ساڵ بکە هەندە کەس شێ نازام لەو گۆرەکی تێ سەریستا ژیان تا ڕۆی ئەو ژیانە سارێک ڕۆی لە ژیانت ساڵێک کە بڕواهیەوەی شادی بجێڕیم بەڕای تۆ بەڵێ ئەگەر لۆ خوات بەڕێکەتی بەڵێ بەڵام ئەگە بۆ خوات نەکردبی نەخێ وڵی پەیامی دەزانین چیە بری هەر 2009 با باشتر بۆ دەکەینە سە 2020 باوەڕ کە ژیانمان ناخۆشتر دەبی گەنجی ئێستا کا گەنجە کانەی شێ نەکاسبی هەیە بەچ خەریک بی ینی گەنجاتی ئێستا خۆشی نەماوە ناوەڵا مال دەشتانەوەمە هەتا ئێستا لەو بازارە و پاس سارە ئیش دەکەم دێم دەچم هەتا ئێستا و ژیانە هیچ نەبووە لە ساڵی چەندەوە ئیش دەکەی ئەم تقریبا 15 سار دەبێ 15 ساڵە لە ماوەی 15 ساڵی توانیت بە پارەیەکی حەڵال و بکڕی سیارە نەخێر شتیوانی لە وڵاتی بەشی خۆت ناکە ئەو کار و کاسبی دەکەی لە بازاری بەشی خواردی مارێ ناکە ئەوە چ دەرێ باسی سەکەی 2020 چ 2020 نێ باشە تۆ 2009 دەبێتەوە هەشدە باشترە باشە خەڵکانێک هەیە لەو سەری ساڵا هەنگ دەجێڕن لە کاتێکە لە تەمەنیان کەم دەبێتەوە ئایا بەڕای تۆ تەمەن کەمبوونەوەی وێ ئاهەنگی بۆ بجێڕی ناوەڵی ئەو پارانەی دەچن لە وەزعی سەرف دەکەن و لە گلۆپ و نازانم لە چن و لە عەفلە و لەولا بچن چارمارە فەقیری پێتێرکەم باشترە نەک ئەو پارێ بۆ وەزعی سەرفکەن بەس ئەوانەوە پەیدایان نەکردیوانێک ئەوها سەرف دەکەن ئەوە کارەکەی ئەوێ برام سەرساری چ و چ و باسی ستەکەن پێم بڵێ ساڵی ڕابردوو بە گشتی ساڵێکی چۆن بوو وەڵا سارەج خۆش بوو هیچ عیبی نەبوو خۆش بوو یان ناخۆشیش بوو بەڕاستی بەس 2020 ناخۆشتر دەبێ بۆ ئەوە ڕۆژبینی بەرامبەر ساڵی ڕۆژ بە ڕۆژ قەرار دەگۆڕێ چ دەگۆڕێ وەزعەکەی زیاتر تێک دەدەن تێک ڕەنگە هەیرەکەمان بە فەلسفێکی جیاواز لە تێڕوانینێکی جیاوازە وەڵامی پرسیارە بینەوە وەڵامەکە ئەوەیە ئێمە گەر ساڵێکی پڕبەرهەم بوو بێ بۆمان ئەڵین دڵخۆشین بۆی ساڵێکمان لێ ڕۆشتووە و ساڵێک خەرمان و ساڵێک ئەزمونمان زیاد کردو بەڵام ئەگەر ساڵێک بێت تەنها هەر بە هەوانتەیی بە هەڕەمەکی لێمان ڕۆشت بێ ئەو کاتە ئەگەر ساڵێک بێت و ڕۆژێک بێت و چرکەیەکیش بێ ئەو کاتی ئێمە هەر بە زەرێر یەزانین و بەبێ ئاماج لێمان ڕۆشت. جارە پێم بڵە بەونە سەرماتە وڵی چ بکەینەوە جۆکەوە خۆی ساردا سەرماتە ئارێ نەفتە وەرگرتیە نەفتی چ ێراگە بەکڕینیش گرانە کڕیتان ئەو ساڵ هیچ نەفت وشتان و ناوەڵە بە جلیکان دەکڕم چێ دەراقەت دێ بە بەرمیل بکڕێت باشە ئەوە ساڵێک لە تەمەنمان دەڕوا و ساڵی 2020 بە تەمای هیچ ئاهەنگ و شادیەک بجێڕی تۆ ئەستان هەرگونا عوشتە تێدەگەی لەبەرەوەی ئەوە جەژنە کە ناویان لێ نایە جەژنی مەسیحیانە دەرێن عیسا کوڕی خوایە یعنی خوا نەعوزبیلا منداڵی دەبێ ئەوە شتەی دوورە لە ئیسلامەتی مسلمانان ئاگادار بن لەوەی کە بەشداری کردەوە هیچ فەرقت نییە تو لەگەوی کەوات و ئاهەنگ دەژێڕی دەرەی ئەوە خوای گەورە نەعوزبیلا کوڕی دەبی ئەوەش ئەمە سار 12 مانجێ 5 فەرزە نوێژی دەکەین هەموو لە هەموو نوێژەکان تکرار دەکەینەوە قل هو الله ئەحد کەواتە خوا تاک و تەنیایە نەکەسی لێ دەبی نەکەسیشی لێ بووە بۆیە دەبێت گەنجان ئاگادار بن لەوانە بەڕاستی قسەکانە زۆر جوانە پێم بڵێ ساڵێک لە تەمەنە بڕوا ساڵێک بچێتە سەر خرمانی تەمەنت هیوەیە کە تۆ خۆشی و شادی بۆ بجێڕیان خەوەی خەفەتی لێ دەبی نەخێر دەبی بۆی بگریت چکە ساڵێک لە تەمەنی تو دەڕوا هەرتوو شەقاوەک نێزیک دەبیەوە لە مەرجی خۆت
کە ئاتوو دەبی فکر لێ بکەی و لەو ساڵی چت کردیا بەخۆ دابچیەوە چ گوناحەکەت کردیا چاکەکەت کردیە لەسەری بەردەوام بی هیچ پەیوەندی نییە بە کۆمەڵگای مسلمانانەوە شتێکی نامۆیە لە کۆمەڵگای مسلمانان بەداخەوە ئەو داهات و خەرجی قوتی خەڵک لەوەی سەرفەکە کە ڕۆژێک لە تەمەن دەڕات لە مردن نێزیکە بێ کە مردی قیامەتە ڕۆژی دواییە دوای عیسا عەلەیهی سەلام هاوین لە دایک بووە و کاتی خورمایە هیچ پەیوەندی بە ئێوە نییە ئەوذ بالله تاوانێکی زۆر گەورەیە کە دەڵێ خوای گەورە کوڕی بووە لەو ڕۆژەیدا خوای گەورە تاکو تەنەیە نەکرد تەمەنی مە دەڕوات لە مردن نێزیەکە بینەوە پێشتە گۆڕی خۆمە ئاواداکەینەوە ڕۆناکەینەوە کردەوەی چاک بکەین خەم بخۆی نابی بەختەوەربی دادگایەکی دوور و درێژت لێپرسینەوە کە لە پێشە میزانە گەردی لە گون نابیتن هەتا شەو دەرەنجی شەو کوچ و کوڕ پێکەوە بی ئاهانگ و گۆرانی بوو ئەی شەیتان ئیشیچە ئیسراعەتی کردەوە بخۆن ئەو خەڵکەوە ئاهانگە چی بۆ کەسانێک کە بەشداریەوە هانگانەکان ئەو ئەگە شایانی ڕێنمایینە خوای گەورە ڕێنماییان کە ئەگەنە جێیان لە ئەسفەلە سافلین لە خۆشکە ئەگە شایانی ڕێنمایینە هیچ پەیوەندی بەوە نییە ئێمە لەو قەیدانەوە لە ژێر هەرە شەیدانەوە لەو شتێکە ئاهەنگ بجێڕین پەیوەندی بێمونی نەموو پارێ بۆ گلۆپ و هەر ئەو هۆریایە درا ئەو دەسەڵاتە نۆکەری جوولەکە و گاوریە دەوێت دڵی وان لە خۆی ڕازیکە لە خوای دوورەکەونەوە ڕۆژ لە دوای ڕۆژ دنیا گۆڕێ و مرۆڤەکانیش نامێنەوە ڕوخساریان نەگۆڕێ پرچیان نەگۆڕێ و باڵایان گەورەترە بێ بەڵام ئەمانە شتێکی زاهرن ئەمانە ڕووکەشین گرنگ گۆڕینی عەقڵی مرۆڤەکانە مرۆڤەکان چەندێ گەورە بن مرۆڤەکان چەندێ ئەگۆڕێن چەندێ خوڕەوشتەکانیان جوانەکەن ئەوانەی کە باش بووە باشتریەکەن ئایا واز لە خراپەکانیانن هەموو مرۆڤێت کە گەیشتە حاڵەتی گەنجێتی ئیتر باش و خراپی خۆیان ناسێ ئەبێ بزانێت ئیتر کام ڕێگەیان هەڵەبژێرێت ئەبێ ئەوەشمان لەبیر نەچێ کەسمان مڵکی خۆمان نین مڵکی خۆین ڕۆژێکە گەڕێنەوە ئەبێ گەنجەکان بەسەر بەرزیەوە بگەڕێنەوە بەلای خوا چونکە ئێمە گەنجی موسڵمانین گەنجێکین لە خواترسین پەیامی ئیسلام بۆ گەنجەکان هەر لە قورئانیشە فەرمووە تەمەنی گەنجی لە نێوان دوو لاوازیە لاوازەیەکیان منداڵیە لاوازەیەکیشیان پیریە کەواتە ئەبێ گەنجەکان ئەم هەلە بقۆزنەوە بۆ خۆیان ئەبێ ئیسفادەی لێ بکەن ئەبێ بە باشترین شێوە کەڵکی لێ وەربگرن لە ڕاستیدا ساڵ ئەوەیە کە عمر دەڕوا عمر دەبا بەسەر دەبا دەبێت تۆ بچینی بدریەوە عمر چەند کوردبی دەبێ بەرین بی و درێژ بێ کورتە هیچت پێ نییە لە دوا ڕۆژت نەخێت پێویستمان بە خۆداچوونەوە هەیە بە بزەخیرە هەیە پێویستمان بە ئالگۆڕی هەیە باشە یعنی بەڕای تۆ کاتێ ساڵ دەگۆڕێ پێویست دەکا ئاهەنگی بۆ بژێڕین ناس پێش ناکە وڵای بە خۆداچوونەوە زۆر گرنگتر لەو ئاهەنگگێران لەو خەڵکی کە دەیکاتن زۆر پێم باش نییە بەڵام مسلمانە بەڕای تۆ مسلمانان نییە جژنی مەسیحە ڕاست سەری ساڵە و جژنی مەسیح هەیە ئەو شتان هەیە مسلمانان نیە پەیامی من ئەوەیە ینی سەری سار ڕاستە شتێکی خۆشە و سار دەگۆڕێت بەڵام هەمووی لە عمری ئێمە دەڕوە یعنی ئەگەر تەوە فکر بکەی کە سارەکان ینی دەڵێ خۆزگەم بە منداری نەک خۆزگەم بە پیریکە تێگەی ینی خۆشە سەری سار بەڵام بەڕای منەوە بەرەو پاش بێتەوە باشترە نەک بەرەو پێش بڕوە باشە بوو یعنی حەز ناکەی گەورە بیت بەشەر یعنی حەز ناکات یعنی بەهۆی گەورە بوونەوە لە کاتی مناڵی خۆشتر چونکە چەند گەورەبی خەفەتت زیاترە ینی ژیانەکەی ئێستا تۆزە قورستر بووە ینی دەرڕاکە ڕاک دەبی بکەی ڕاکە ڕاک دەبی بکەیت چونکە بۆ ئەوەی بژی ژیانەکە بڕا قورسە ئێستا چۆنی دەتەوێت ئایا کاتێ ساڵ کەمە بێتەوە هیوێ شادی بجێڕین ئێمە ناوەڵا لە ژیانەکەم پارت گەرم نەوی بەچ شاری دەکەیت یعنی ئەگەر پارت نەبێ مەسرەفەکەت نەبێ بەچی دەیکەیت بەچ شا دەبێەوە بەچە حکوم دەکەی خۆت یعنی لە خۆشی دابنێ ساڵەکانی هەفتایەکان وەشایەکان تا نەوەتەکان خۆش بشاری هەموو کەس یەکدلی دەناسی پیاو ئەگەر جیفانێکی بەتاڵ باە بەس دلی خۆش بوو منەک بۆچی ئێستا جیرفانێکی پڕبی ئەکە بوو قەفەتت هەیە باشە بووە یاتیمە وەڵای ئەوەی لەو میلەتەی و پرسە باشە یعنی ساڵانی ڕابردوت پێ خۆشتر بوو لە چۆن لەبەرەوەی بە خۆت گەنج بوو یان هەر ڕەوشی ژیان خۆشتر ڕەوشی ژیانش خۆش بوو گەنجات چی خۆش بوو وەڵی ساڵێک لە تەمەند بڕوە ئەگە لەسەر کاری چاکە بەردەوام بی حەقە خۆشی لێ بخوازی بەس ئەگە لەسەر کاری خراپە ئیوەی نییە خۆش لێ بخوازی باشە پەیامی تۆ چیە لە سەری ساڵ لە ساڵی نوێی زایینی چ پەیامێکت هەیە
وەڵی پەیامی من ئەوەیە هیچ دەربارەی بە منوە نییە چکە ئەوە ساڵ هیچ پەیوەندی بەتوانێت بەوانێ وەک بە دەردی کابرێگوت وەک هێلکەی وایە ساڵی ئەو زروف هەمووی وە چیەکە لەبەر چی ینی هیچ پەیوەندی گۆرانکارێکی بەسەدانایە لە سەی شتەشی گۆرانکاری بەسەدانایە ئەتو پێم برێ گۆرانکارێکم لۆ بینەوە لە 2009 و 2010 وەیە هەروە چیەکە چ فەرخەچی کردیات و بەم برێ بام برێم بە نسبەت فەقیری ئەو ساڵانە کە دەگۆڕی هیچ خراپتر دەبی باشتر نابی ئارێ وەڵا ڕۆژی ژیان ئەو ساڵ چۆن بوو بەگشتی بەڕای تۆ وەڵی ئەو سار بە خودای وەسەد بوو لە ژیانی خۆت ڕازێ و ساڵە هیوانەی هەدبوو بەدی هات وەڵام هیچ هیوایەکم نییە هیوام نییە کاگە هیوام هەبایە پێم دەگوت ئەو هیوایەمەیە لەبەر چاوە ینی هیچی وایەک هیچ خولیایەک تەمەنێکی گەنجێکی جوان لەبەر چی هیچی وایەکرد نییە هیوات بە چوی ئەتو هیوات چیە سامت سوالەگە لە تو تو هیوات بە چیوەیە زۆر زۆرە بەس پێم بڵێ تۆ هیوات چیە ئەمە وەڵایە من بگەی بەچی وەڵی ئەمە تەنها بەس بگەمە ئەوەی خانیەکم هەبی و بەسە چکە کرێچیمە ئارێ وەڵا ئەو ساڵ هەوڵت دۆدا هیچ لەوی شوکارم پیکەبی شمەیە یاە نەک هەوڵ نەدا ئەوی ئەمن هەوڵ دەدام لەوانە هیچ کەسەکە هەوڵی نەدا بەزیتر قسمەت شەگە نەژبی یانەوتێ ئیش نییە کار و کەسا بەس ساڵی ڕابردوو بەگشتی وەڵی بە خودای لە 2010 باشتر بوو ئەویش بیدایەتەکەی نا لە ئاخیرەکەی یانە کوبرەی ئەو حکوومەتی نوێ بڕێک دامەزرا بڕێک حرەکەمەرەکێتە بازار ڕێگەنا لە 2010 و ئەفدا کار و کەسابەت نەمابوو دەتوانم پرسم چند ساڵ ناخۆشترین ساڵی ژیانت بووە وەڵی 2010 ئارێ وەڵا باشە پێم بڵێ ساڵی ڕابردوو بەگشتی ساڵێکی چۆن بوو بەڕای تۆ ساڵێکی تا بڵێ ناخۆشی بێمەعاشی بێنەفتی بێکاری وڵی سارێکی نەهامەتی بوو با بەرمێک نفتی بدەنە خەڵکی برایەکەم سەری ساڵی نەکەن ساڵێک لە تەمەند بڕوە ئەگە لەسەر کاری چاکە بەردەوام بی حەقە خۆشی لێ بخوازی بەس ئەگە لەسەر کاری خراپە ئیوەی نییە خۆش لێ بخوازی ساڵی ڕابردوو بە تۆ ساڵێکی چۆن بوو ئەگەر سەرکەوتوو بووی هۆکاری سەرکەوتنەکانت چی بوو ئەگەر خوانەکە شکست هێناوە هۆکارەکانی چی بوو هەمیشە ژیان هەوراز و نشەوی تایە ئەوە سروشتی ژیانە بەڵام ساڵی 2009 بۆ من ساڵێکی تەڕادەیەک ئارام بوو ئەلحەمدوللا و گەشتم بەو شتانی کە بەعام ئەمویستن و کەم شت هەبوون کە لە دەستم ماون باشە پێم بڵە چۆن گەیشتی بەو شتانە حەزەکەم باسی و پلانی خۆتم بۆ بکەی بۆی ببێت بە بەشێک بە ئەزمون بۆ بیسەرانیش و بینەرانمان ڕاستیەکەی لە ڕێی ئەو بناغەی کە تۆ لە ڕابردوو هەد بووە ئەو هەوڵدانانی هەد بووە ئەبێتە ئەزمموی ڕابردوو لە ئەزمموی ڕابردوو من زۆر شت فێر بووم کە ئەزمونونەکانم دەرز لێ وەرگرت نەک بەردەوام سێری دواوە بکەم خەفەتی بۆ بخۆم و بگیریم یا لە خەیاڵ بۆ داهاتوو بژیم نا لە واقعی ئەمڕۆیە ئەژیام یعنی یەکێکێکەکە لەو خەڵستەتایمی زیاتر پێناسرێتەوە لە نەبرادەران لە واقعی ئەمڕۆیە ئاژیم سێری هەڵەکانی ڕابردووەکەم بۆ ئەوەی سبێنێت دووباری نەکەمەوە تا ئەمڕۆ بەخۆشی بژین ساڵێکی تا بڵێ ناخۆشی بێمەعاشی بێنەفتی بێکاری بێ هەمووشت ساڵێکی ناخۆش بوو بۆ گەلی کورد زۆر ناخۆش بوو شاڵە لە 2020 خوای گەورە خۆشدایەتە پێم بڵە لە ساڵی ڕابردوو تا چەند هیواوەتەکانی تۆ بەدی هات ئەو هیوایانەیەت بۆ بەرنامانەی کە داد نابوو تا چەند بەدی هاتن کوردستان 3 ساڵ خۆش بوو 3 ساڵ خۆشی دیت لە پاش ئەم 3 ساڵی خۆشی نماوە چێ دەری خۆشە بڕۆ هەبوونەکەش دری خۆش نییە مرتاع نییە ئەوەی هەبوونشە بڕۆ لی پرسە دری خۆش نییە باشە بۆ من بەسەر هاتۆ بەڕای تۆ بێ ئەوەیە بێ ئیمانی ئیمامە زەعیفە دەبی و لای خوای بگرین کە لای خوارد نەگرت ئیمان زەعیف دەبی درست خۆش نابێ وەڵا خراپە ڕۆژی گەم چۆن بوو زۆر خراپە نەوت و حکوومەت تا چەند لە خزمەتی وڵاتیدا هەمووی سفرە هەمووی سفرە یعنی پێشان درت بۆی خۆش بوو دەتگۆ نەفت دەدرێت شتێک دەدرێت ئێستا ئەوش نەمایە والله الحمدلله تا ئێستا هیچ مشکلە نەبووە بەس ئەمە لەگە عام دەڕوون یعنی وەزعی عێراق هەموو وەزعی کوردستان هێشتا وەزعی کوردستان الحەمدلله باشە بەس وەزعی عێراق نەخۆشە کە وەزعی عێراق نەخۆش تا وەزعی کوردستانی نەخۆش دەبێت تەسیر دەکات
تەسیر دەکات ینی بەگشتی ساڵێکی خۆش نەبوو بەڕای تۆ باشە پێم بڵێ تۆ تا چەند لە ساڵی ڕابردوو هیوا و ئاواتەکانت بەدی هات وەکی چی ینی یعنی ئەو ئاواتانەی کە هەت بۆ شتانێک کە دەویست لە ژیان بەدەستێنی هیچ بەدەستێنە واللهی هیچمان بەدەست نینە ئەوەرە بووین ئەمە خەلکی مووسل بووین هاتینەوە ئەوەرە بووین وەزعموان نەخۆش بوو ئێستاەوە دەست پێ دەکەین ئەلحەمدوڵڵا وەزعەکە باشترە بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست دیارە بەشێکی زۆری هاوڵاتیان پەیامیانەوە بوو کە ساڵێک لە تەمەنت دەڕوا ساڵی ئەوە نییە تۆ ئەهەنگ بجێڕی بەڵکو ساڵی وەیە تۆ بە پێداچوونەوەیەکی باش بە عمر و تەمەنی خۆت بکە یا خۆ بزانی لە ساڵی ڕابردوو چیت ئەنجامداوە بەشێکیانیش پێیان وایە کە ئەمە ئەستڵن سەری ساڵی کوردان نییە ئەمە سەری ساڵی مەسیحیەکانە کە هیچ پەیوەندیەکی بە مسلمان یار وەکو هاوڵاتیەک گوتی بەشداریکردنی بە نادروست دەزانم و هەر کەسێ بەشداری بکات لەوەیە تووشی تاوانێکی گەورە بێ و بەشێک لە هاوڵاتیانیش پێیان وایە بەڕاستی بەهۆی تێنەگەیشتووی مسلمانان ئەوەی مسلمانان بەشداریەوە هەنگەنا دەکەن خەڵکی مەسیحی و کریسیان ئەم ئاهەنگانە بەرزڕاناگرن من دوایە ناوبڕە کورتەیە لەگەڵەوە بەردەوام دەبم زیاترە و هاوڵاتیانە دەدوێنین بزانین ڕەوش و ژیانیان چۆن بووە لە ساڵی ڕابردوو بزانین ڕەوش و ژیانیان یاخود دەپرسم بزانین پلان و بەرنمەیان بۆ ساڵی ئایندە چۆنە لەگەڵەوەم بەردەوام دەم و ێوەش زیاتر بینەرمان من دوای و ناوبڕێە بەڵە خۆشەویستان خۆشحاڵم دوای ناوبڕە کورتەبەیەوەی خۆشەوی شاد بووم و هەر لە نێو شاری هەولێرم و نێو هاوڵاتیانی شاری هەولێرم بەردەوام دەبم و دەپرسم ئاخۆ بزانین ساڵی ڕابردوو ساڵێکی چۆن بووە بەنسبەت ئەوانەوە بزانین ئاخۆ ئەوان چ پلان و بەرنمەیەکیان بۆ ژیانی خواندانەوە ئەوان بۆ ئێوە دەدوێنم و ئێوەش بەردەوام لەگەڵمان بن ساڵی ڕابردوو بەڕای تۆ ساڵێکی چۆن بوو ساڵێکی چۆن بوو بۆ گەنجان هیوا و ئاواتی گەنجەکان لە ساڵی ڕابردوو بەڕای تۆ هاتە دی بەخوای ساڵەکانی تر یعنی ئەوە سێ ساڵە ساڵێکی نەهامەتیە یعنی ئیش نییە کاسبی نییە و خەرکەکانیشمان هیچ کەسی دانەمەزرەیە بەڵام ئیشاڵە بۆ ساڵ نوێ بزانام شتێک دەبێت گومانی تیانە ینی بتەوێ هەموو شتێک بەدڵیتەوەی بەدڵیتەوە نابێ بەڵام ئەلحەمدوللا دڵخۆشەکانی من زۆر زیاتر بوون لە ناخۆشی و شکستەکانم ئەوانەی کە منیان دڵخۆش کرد ئەو پلانانی کە دام نابوو توانیم زۆربەی زۆری بەپایان بگەین و جێبەجێیان کەم ڕاستیتر بارودۆخ گۆڕا ئەوە نەمتوانی هەمووی بکەم بەڵام ئەلحەمدوللا جێگەی دڵخۆشی من بۆ ئەوانی کە کردم هەر کەسێک ساڵی ڕابردوو هەر ساڵێک پەیوەندی لەگە خوای گەورە باشبی بەختەوەری بەڵێ ئەم خۆم یەک تا پەرستم پەیوەندیم لەگە خوای گەورە باشەوە بەختەوەرم خەڵکیش دڵەکەم ڕۆ ناکە وڵی سارێکی نەهامەتی بوو زۆر نەهامەتی بوو بێ نەفتی بێ مەعاش بێ زۆر خەرکەچی لە قەیراناوی لە فەقیری دەژیا ئینشاڵڵا ساڵی 2020 ساڵێکی خۆش و بەرەکەت دەبێت و هەموو مسلمان و هەم خەڵکی کوردستان بەڵێ لە ساڵی ڕابردوو ڕازی نەبووی بەخوای زۆر نا هەندێک باش بوو بەس ئەو ساڵە بێ لەویش خراپتر دەبێت بوو لەبەرچی ساڵ حاڵمانە و حاڵەیە حاڵمانە و حاڵەیە یعنی چێ ینی لەبەر چی ینی ساڵ بە ساڵ وەڵڵای ڕەوشی خەڵک ئێستا کە لە ساو ساڵانی ڕابردوو کامی خۆشترا تاوان دەلێت ساڵ بە ساڵ قۆسکان بەپار ئەو پندێکی کورد بەندێکی کوردیە بەس ساڵەکەی دی هەندە خۆشتر بووە بەس چ خێرمان نەدیتیوە بەچی گیرفانت دەپرسی زیانەوەی بە چ خێر تۆ هیچ معاشێکت نییە ناوەڵە هیچم نییە مۆزەفم بەخۆم لە شەریکەی وانە دیدار ئەساسی ئەدی وەکو معاشی حکومی بەڵێ بەڵێ شەریکەی پانە زۆر مساعدەم دەکاتیان یعنی ئێستا زەرتە لێ میداوە ئەو ڕاتبی ئەو دەمداتێ بەبێ مقابلی باشە پێم بڵێ ساڵی ڕابردوو بەگشتی ساڵێکی چۆن بۆ بەڕای تۆ ساڵێکی تا بڵێ ناخۆشی بێ مەعاشی بێ نەفتی بێکاری وڵی سارێکی نەهامەتی بوو با بەرمێنێک نەفتی بدەنە خەڵکی برایەکەم سەری ساڵی نەکەن ساڵێک لە تەمەند بڕوە ئەگە لەسەر کاری چاکە بەردەوام بی حەقە خۆشی لێ بخوازی بەس ئەگە لەسەر کاری خراپە ئیوەی نییە خۆش لێ بخوازی تا چەند گرینگە ئینسان لە ژیان بەرنامەدا بنێ پلان دابنێ بۆ ژیانی خۆی بۆی کە سەرکەوتوو بێ بەرنامەدا ڕێژی بۆ ژیانی بکە تا چەند گرینگە بەڕای تۆ کە تو بەرنامە نەبوو یان لە ژیانی هیچت نەکرد لە بەرنامەی دانێستا تو دوو ڕۆژ سێ ڕۆژ کە سەری ساڵە کە بەرنامە نەبوو یان ژیان ڕۆی ژیان فەوتە
ئەو ساڵی لە ژیان ڕۆی ئەوەی لە خوات کردی قازانس ئەوەی لە خوا نەکردی سەرت کردی لە ژیان کورە برایەکەم ئەمە پیلانمان هەر نییە نە پیلانت لۆ موچە هەیە نە پیلان لۆ نەفتی هەیە نە پیلان لۆ هاوڵاتیان هەیە باشە بۆ ساڵ بوتە نۆمانگ ساڵ بتە نۆمانگ جانە لای حکوومەتی ئێستا مانجی دەی موچێ مانجی دەدا باشە ئەدی مانجی یەک سلێ دەکەین مانجی دوو ئیمانجی 11 دەدا باشە مانج سێ مانجی 12 دەدا ئەدی مانجی یەک و دوو سێ سلێ دەکەی کاکە جان یعنی بۆ ساڵ بۆ نۆمانگ لای حکوومەتی بەرێ دامنەیە ساری 2031 2031 ئینشاڵڵە دامنایە بکڕم لۆ 2031 11 ساڵیت کرد لۆ ئەو بە قەنەعاتی خۆمەوا لێت چکات تۆ 2021 23 24 و دەکنا من هیچ نییە ناگۆڕی ناگۆڕێ پلان بە چیمانەگەێنێ من بە یاسایەک وەڵام تێمەوە کە یاساکە خۆم دامهێناوە لە وەرشۆپەکانە باسییانەکەین یاسای دەشەست خۆشحاڵم کە یەکەم شوێنە ئێوە بە شێوازێکی بربڵاو بڵاوەکەنەوە یاسای دەشەست چییە؟ چەند تۆ کاک عمران دەدەقەت هەیە ڕۆژانە کاتی زیادە؟ کەس نییە ڕۆژانە دەدەقە کاتی زیادەی نەبێ ئێمە گەر بین هەر ڕۆژێک دەدەقە وەربگرین پاش یەک ساڵە کاتە 6 سعات ژمارەی خەیاڵیە 6 سعات ئێمە ئەتوانین فێری زمانێکی بیانی بین زۆر بە ئاسانی یعنی تۆ گەر 6 سعاتی بەردەوام 45 سعات پێویستە تا بگەیتە ئاستێک کە لە زمانێکی بیانی تێبگەیت و بخوێنیتەوە و بنووسیت کە تۆ 6 سعاتت هەبێت زۆر باشتر فێرەبی کەواتە من یاسای دەشەست بە پلاندانێم لە یاسای دەشەستەوە کە دەدەقی هەمومان زۆر بە ئاسانی ئەڵین هەمانە ڕەنگە چەندین دەدەقەیی لەسەر سوۆسیۆل میدیا و تۆڕە کۆمەڵایەتەکان یاخود بەشتی هەڕەمەکی و خەریکبین باشە کە بین لە یاسای دەشەست بۆ خوێندنەوە بەکاری بێنین چەندێک کاتی چاوەڕوانیمان هەیە زمانێکە بینەگەر تەنها تۆر لە ڕۆژانە دەدەقەدا بین کە ئێمە پلانە فێری زمانە بیت چەند دەدەقەی دانی ئەوەنە فێری ئەو نەزمانە بیت ئەوە خاڵی یەکەم خاڵی دۆم بۆ کتێب چەندێکمان کاتی چاوەڕوانیمان هەیە کاتی چاوەڕوانمان زۆرە ناو هاتوچۆی سەیارە لە دەوامیان لەو شوێنی کە ئیشی تیاکەین دەدەقەکان کۆکەرەوە پاش یەک ساڵ 6 سعاتی کرد بۆ خوێندنەوە ئەگەر نامیرکەیەکت پێبێ من گەرانتی دەکەم دوای ساڵێک هیچت نەخوێن بێتەوە 1000 لاپەڕە زیاتر ناوەڵات چکە کەس نازانی کەنجین دەژی کەنجین دەمری ناوەڵە هیچ پلانەکەم نییە خێزانداری بەڵێ خانوو شتی خۆت هەیە لەگە ماڵی باوکم بەتوانی جیاویتەوە ناوەڵە ساڵی 2020 پلان و شتاندانە نایە کرێ بە چێ دەدرێ ئەدی هێشتا زیانە بێتەوە خەمی کرێکە تا حتممە نەتو ئەدووەگە بزانی ئێستادێکی کرێت پێدابین دەکرێت ناوەڵە دەتوانی خانەوە کڕی ناوەڵە ئەوە ڕۆی دانە ناوە ناوەڵە پلانی چدانم نارم نەک بە ئیش و کارێەوە چ گۆتەنی کرێک و دەدرێ نادرێ بەڕای تۆ تا چەند گرینگە پلان و بەرنامە لە ژیاندا بنێ بۆی کە لە ژیان سەرکەوتوبی بەڕای تۆ بەچ دانێ بەچ پلانێکی دادرێن پێم نالێت بەچ داینێ بەش لەوەندە بێهیوای مامە تۆ وەڵڵای بێهیماوە ئەمە منداڵی ئەو هەولێرە منداڵی ئەو قەلاتەیمە ئەوی من دیتم لەو هەولێرە ئێستا دەبینم کورە خۆشکەم بەو زەمانی گۆڕە زۆر گۆڕایە بەرەو باشی گۆڕیان بەرەو خراپی کوشرت باشی چی حالیتی ڕەحمە لە بابت بەرەو باش چێ بەرەو باشی دەڕ یعنی بەڕای تۆ پلان داناندرێ لەو ژیان کەس نا بەخوای بڕوان ناکە بەخوای پیلانی ساڵی نوێم یعنی فکر لە ژیان دەکەمەوە چاوەڕێ دەکەم بزانم وازەکەی ئێستا چی بەسەر دێت چونکە منش دەبی خۆم ڕاگر بم لەو شتەی بەرنامەیەک بۆ ژیانی خۆم دابنێم بەرنامەی چم دانایی بەرنامەی ئەوم دانای ئیشاڵڵا لەسەر کاری خێر بەردەوام بین تووشی ئیشی خراپ نەبین چکە زروفەکە بەرەو خراپتر ڕەوە بەرەو باشتر ناڕوە پێم بڵێ هیچ پلان و بەرنمەیەکت داناوە بۆ ساڵی نوێ ژیانە بەتەمای هیچ دانەناوە چ دابنێم پێم برێت و پێم برێت چی دانێ پلان و هیوایەتە بوو کە بەدینات هیوایەتم هەیە هیوایەتم بمە ساحبخانی خۆم ئەوە هیوایەتم بەدینایە لە ساڵی نوێ پێ بەدیدێ بەچ بەدیدێ ئەم با مانجی لەکوانە 500 وەگرم 250 کڕی خانیمە بە هەموو شتۆ تقریبان 3000 مەسروفە چون نامیتەوە لێ ڕۆژان بخۆم بەس بەخۆم 10000 مەسروفە
کەواتە ئەبێ پلانی مرۆڤەکانیش هێندە گۆڕانکاری لە ژیانی خۆیە کە هێندە جوانی ژیانی خۆی دەربخە تا خەڵک سەرنجی خەڵک بۆ خۆی ڕابکێشێ ئەبێ خەڵک چاو لە ئەوان بکەن ئەبێ بێ بە قودوەیە بۆ خەڵکی تر نابێ هەرچاو لە خەڵکە ئەو بۆ وایە و من نایکەم و بۆ هاوڕێکەم بۆ نمونە فڵانشتی هێدەی من نیمەوەی تر واز دەمان بێرم نا ڕێگای سەرکەوتن تەنها یەک ڕێگا نییە قرار نییە بۆ نمونە من و تۆ لێرۆ بگەینە فڵانە ئامانج لەوانەیە من بەم ڕێگا بگەم تۆ بە ڕێگایەکی تر بگەی بەڵام خاڵی ئەساس و گرنگ لێرە هەم دانانی پلانە و لەگەڵ ئەوە ئەبێ پشودریەژیش بیت بەڵە بینەران و بیسەرانی عزیز دیارە گوێبیستی ڕاو سەرنجی جیاواز بوون لە شاری هەولێر و هاوڵاتیانی شاری هەولێر هەر یەکێکیان پەیامێکی جیاوازیانە بوو داخوازێکی جیاوازیانە بوو بەڵکو و پلانێکی جیاوازیاندانە بوو بەشێکی زۆری پەیامی ناڕازاییانە بوو پەیامی ئەویانە بوو کە هیچ ئەم سەری ساڵا پەیوەندی بە گەلی کورد و گەلی کوردی مسلمان و بەتایبەت شاری هەولێر کە بە دینداری ناسراوە پەیوەندی بەوانەوە نییەوە بەشێکی زۆریان داوایان لە گەنجان و هاوڵاتیان کرد کە بەشداری ئەم مەراسیمەیە نەکەن و بەشێکیان پێیان وا بوو ساڵی ڕابردوو ساڵێکی ناخۆش بوو بۆی کە کورد تووشی کۆمەڵێ نەهامەتی زۆر ناخۆش هاتبوو گەنجان گلەی بێکاری و بێئیشیان دەکرد هەرچەندە هەرم کەسانش هیچی وایەکیان بە ساڵی ڕابردوو نەبوو پێیان وا بوو ساڵی ڕابردوو ساڵێکی خۆش نابێ و بەردەوام تەنها ڕقەمەکان دەگۆڕێ هیچ پەیوەندیەکی بەوە نییە کە ژیانی خەڵکی بگۆڕێ هاوڵاتیەکیش پێی وابوو سەری ساڵی کورد و سەری ساڵی مسلمان سەری ساڵی کۆچیە نەوەک ساڵی زاینی بەڵام ئەوی گرنگایەمە دەبێ ئاگادار بین گەنجانمان لە وەها ساتێکە لەوەها کاتێکە بەشداری ئەم زۆرە مەراسیمانە نەکەن لەبەرەوەی دەبێت تۆ کاتێ بەشداری مەراسیمێکەکەی بزانی بەشداری چیت کردووە بەشداری وت کردووە ساڵێک لە تەمەنە ڕوا ساڵە لە تەمەنت کەمە بێتەوە ئاهەنگ بۆ جێڕی کە ساڵێکمان پڕ لە گوناح و تاوان بەڕێ کرد ئەخۆ ساڵی بەدواداچوون بەخۆداچوونەوەی هیوا من وایە هەموو هەوڵاتیان دوای بینینیان بەرنامە ئێمە بەخۆداچوونەوەیە بکەن و بزانن داخۆ چیان کردووە لە ساڵی ڕابردوو پلان بۆ ساڵی نوێیان دابنێن ئەڵقێم جارێ بەرنامەی پەیامی تۆم لە نێو شاری هەولێر پێشکەشکردن بۆ هیوای بووێتە جێگای ڕەزامەندیەوەی خۆشەویست سوپاسی هاوکارم یۆنس عەبدوڵڵا دەکەم کە وێنە گرم بوو لەم بەرنامەیە تا ئەڵقەیەکی تر بەوەی خۆشەویست دەمەوە سپاردەی خوا بێت.